الو تکایە برادرانی کە لەو ڕاڕەوەی بە پێوە وەستاون بۆی ئەو بەڕێزانی لە دواوە دانیشتوون توانن سەرشانەکە ببینن. هەموو لایەکتان بەخێر بێن، سەرچاومان یاخوا بەخێر بێن مامۆستایانی هونەرمەندانی دێرینی بە تایبەتی مامۆستایەتی مۆسیقای سلێمانی بەخێر بێن سەرچاومان. ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە لە کردنەوەکەیە لەلایەن هونەرمەندێکی دێرینی ئەم شارە مامۆستا خای سەرکارەوە زۆر دەستەکانی ماجەکەم کە خردێلەکەی بڕی و سوپاسان دەکەم. ئێمە وەکو بواری کلتور و هونەر و ڕۆشنبیری خۆمان بە قەرزاربارێتی مۆسیقای سلێمانی ێزانین. بەڕاستی هەرچێ بکرێت درێژە پێدانی کار و چالێکیەکانی سەردەمی ژێردەستەیی کە ئەوان توانیان هونەری و کولتور و ڕۆشنبیری لەم شارەیە پێش بخەن. ئێمە خۆمان بە شوێنکەوتووی ڕێبازەکەیان نەزانین. سوپاسیان دەکەم. جێی خۆیەتی لەکردنەوەی ئەم شوێنە کلتوریە سوپاسی بێپایان ئاڕاستی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بکەین و هەروە سەندیکای فەرمانبەرانی سلێمانی یانەی فەرمانبەران هەموو بیرۆکەژەوە دروست بوو. شەوێک ئێمە چاوپێکەوتنێکە بوو لەگەڵ من و بەڕێز کاکبورهانە کە سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی هونەری میلی کوردستانە لە کەناڵی NRT. لە باسی چالاکیەکانمان وتمان ئێمە ماوەی 3 ساڵ و نیوە لە کافترەیەک کە توری زەردەش لە پانتاییەکە کە ئەتوانم بڵێم 20 مەترە بێت ئێمە کار و چالاکیەکانمان پێشکەشەکەین. دیارە کاک سەرۆر کە لێرە خاوەنی ئەم شوێنەیە ئەو چاوپێکەوتنی بینی بوو پەیوەندی پێوە کردێتی من ئەو شوێنە گەورەیە چاکەم بۆ ئێوە کەم کەسنەوەی کە لەم ڕۆژەیە سەرمایان هەیە پارەیان هەیە و خزمەتی شار و وڵات و کلتورەکەی خۆیانی پێکەن. وتی من شوێنەکەمەوە زۆر مەبەستم ڕبحی مادی و قازانج نییە، مەبەستم تەنها خزمەتی کلتور و هونەر و ڕۆشنبیریە. فەرم و کار و چالێکیەکانتان بێنە ئێرە. وتی نەگەریەوە هەچ هونەرمەندێک هەچ کەسێک پێویستی پێیەتی. ئەوش لە ڕاستیە بیرۆکەکانی لە من وەرگرت و ئەوەی کە پێم کراوە هەندێک شت ویستومە بیرەوەری ڕۆژانی ڕابردوو ڕۆژانی زێڕین بێنمەوە بەرچاویەوە هەندێک دیکۆرمان کردو لە داهاتووشە هەوڵێن هەندێک شتی ترزین و بکەینەوە. بەس من یەک تکام هەیە ئەگەر تۆزی بێدەنگی بگەڕێنەوە ناو هۆڵەکە ئەگەر بەو شێوە بێ لەوە چێ نەتوانین ئێمە گۆرانیەکان پێشکەش بکەین. تکایە ئەو برادرانی لە دواوە نەتوانن یارمەتیمان بن. تکایە بەڕێزان هاوڕێیان هەڤاڵان خۆشەویستانەوانی کە لێرەن هونەرمەندانی عەزیز تکاتان لێکەم. خۆشەویستان بۆی بچینە ناو بەرنامە هونەریەکەوە ئەگەر کەمێک بێدەنگی بگەڕێنەوە بۆ نای هۆڵەکە گوێبیستی چەند بیرەوەرێکی خۆش و چەند گۆرانیی خۆشە بن کە لە ڕۆژانی ڕابردووە بیستوتانە. پێشەوەی بچینە ناو ئاهەنگەکەوە پێم خۆشە مامۆستا خای سەرکار بفەرمێ بۆ ئێرە ئەگەر لەبەرەوەی ئەمە بەڕاستی ئەمڕۆ ئەو ڕێزوو و گەورەیەمانە بە بەڕێزی کەەوە ئێری کردەوە ئەگەر بیرەوەریشی هەیە لەسەر کۆی گشتی ئەم ئیشانە دڵنیاشم تیپ مۆسیقای سلێمانی لەم شوێنەیە لەم یانەی فەرمانبەرانەیە چەندین یادەوەریان هەیە. چەپڵێک بۆ مامۆستا خای سەرکاری خۆشەویست. جارێکی تر تکایەکەم تۆزێ بێدەنگی لە دواوە لە بۆ هۆڵەکە بگەڕێنەوە. تکایە ئێوارەتان باش بە ڕوخسەتی کاگەنۆر و کاک سەلاح و برادرانم لە یادمە لێرە کاگەنۆر ئێستا باش دەبیرێتی گوبەنچی هات بۆ شاری سلەیمانی لە گازینۆکەی عەلی لالەمین دانیشت بووین ئەویش بەتەنیا لەو لاوە دانیشت بوو. با سێرمان کردوان بەخوامە گوبەنچیە چوین نزیک بووینەوە لێی وتوان جەنابەت وتی بەڵێ ئەڕۆڵا ئەوم و هاتووم بۆ سلەیمانی بۆ زیارەت و هەم
بازێشی تیجارەت چیە کرد ئەیترەوە بوو داوەتمان کرد بۆ ئەوەی کەوا تیپەکەمان لەگەڵیا بە مەقام و بە ئەوانە ئێوارە ئاهەنگێکی بۆ بکەین هەر لەم هۆڵا بوو وازام ئەمە شانۆ بوو ئەلێرە کاک جەمال شادان بوو بە عریفی حەفل و خۆشی کردبوو جەوەکە پیرۆزبایی لە کاک جەزا و کردنەوەی ئەم شوێنە کەلتوریە جوانەکەم دیارە ئەمەش یەکێکە لە جوانەکانی شاری سلەیمانی کە سەردەم هەموو جار هەموو کات هەر لە کۆنەوە تا ئێستا ئەم شارە ڕازاوەتەوە بە ئیشی جوان بە بیری جوان بە فکری جوان بە هونەری جوان ئەمەش یەکێکە لە کارە جوانەکان هیوادارم کە ببێتە جێگای هونەر و هونەرمەندان و ڕەسەنایەتی و بایەخدان بە هونەر و مۆسیقای کوردی دووبارە پیرۆزبایی و بە خێراتنیش لە ئێوە ئاکەم زۆر سپاس زۆر سپاس مامۆستاکان